لە کوردستانەوە بەڕێکەوت تاوەکو سەردانی ماڵی خوای گەورە بکات لە مەککە کەچی خوای گەورە لە بارەگەی خۆی لە ئاسمان پێشوازی لێکرد. جوتیار عەبدوڵمەجید ئەو عومرەکارەی ناحیەی تەکیە کە دوێنێ لە ڕووداوێکی هاتوچۆدا لە نزیک دەروازەی عەرعەر بە دیوی سعودیە لەگەڵ کاروانی عومرەکارانی دیکە تووشی ڕووداوێکی هاتوچۆ بووە لە نێو دەیان عومرەکاری شاندەکە تەنها ئەو ماڵ ئاوایی لە ژیان کرد. کرێکار عەبدوڵمەجید برای جوتیار عەبدوڵمەجیدە ئەو باسی براکەی بۆ پایتەخت میدیا کرد و گوتی جوتیار زۆر تامەزرۆ بوو سەردانی ماڵی خوای گەورە بکات لە مەککە بەڵام لەو ڕووداوە گیانی لەدەستدا. هەرچەنە جاری یەکەمی نەبوو بەڵام زۆر تامەزرۆ بوو بگاتە ئەوێتە بەداخەوە خوای گەورە بردیەوە ماڵەکەی خۆی. ڕووداوەکەی جوتیار ئەوەندە تراژیدی و کاریگەرە کە هەمووان دەڵێن جوتیار بەهەشتیە چونکە خوای گەورە لە جیاتی ئەوەی لە کەعبەی پیرۆز پێشوازی لێ بکات لە بارەگەی خۆی لە ئاسمان میوانداری جوتیاری کرد. شاد حاڵێکی ڕووداوەکە بە ناوی مەلا مەسعود بۆ پایتەخت میدیا قسەی کرد کە ڕێبەری ئاینی ئەو قافڵەیە بوو گوتی پێشدە خولەک لەو ڕووداوەکە من ئەو پاسەم گۆڕی کە جوتیاری تێدا بوو چوومە پاسەکەی تر دواتر لە ڕێگەی تەلەفۆنەوە زانیم تووشی ڕووداوی هاتوچۆ بوونە و جوتیار ماڵ ئاوایی لە ژیان کردووە. من لەو پاسا بووم پاسێکی کەمان هەیە لە دواوە حاجەیەکمان فیزەکەی بۆ نەگەڕاوەتەوە حەملەدارەکە لەگەڵ ئەوە لە عەرعەری ئێرا بەجێماوە من هاتمان پاسەی کرد 10 دقەی پێچوو تەلەفۆنیان کرد وتیان مامۆستا وەزەتان چۆنە وتم وەڵا باشین جانێ و پاسەی تۆی تیا بوو تووشی حادیسە بووە تۆی تایە وتم وەڵا ئاگام لێ نییە بەرحاڵ بەڕێکەوتین هاتین مەسەر حادیسەکە بەداخەوە کارەساتێکی ناڕەحەت و دڵتەزێنە گەنجێکی بەڕێزگیانی لەدەستدا و کۆمەڵی خوشک و برای بەڕێز و حاجی و عەمرەکان. جوتیار عەبدوڵمەجید دانیشتووی ناحیەی تەکیە و پیشەی پێشمەرگەیە خێزاندارە و لە دوای خۆی دوو منداڵی وەکو یادگاری و دیاری بۆ کەسوکاری جێهێشت.